با پێی بەدواداچوونێکی پەیام حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵدا دەموچەی تەواوی نەدا. 34 موچەشی بە پاشەکەوتکراوی دابەش کردووە، بەو هۆیەوە 15 تریلیۆن و 72 ملیار و 977 هەزار دیناری موچەخۆرانی خواردووە. لە مانگی شوباتی ساڵی 2016 حکومەتی هەرێمی کوردستان بە پاساوی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش داهێنانێکی نوێی کردووە و سیستمی پاشەکەوتی موچەی ڕاگەیاند. بە پێی بەدواداچوونێکی پەیام حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵدا دەموچەی تەواوی نەداوە، کابڕەکەی دەکاتە 8 تریلیۆن و 950 ملیار دینار. لە ساڵی 2015دا کابینەی هەشتەمی حکومەتی هەرێم موچەی مانگەکانی 9 دا 11 و 12 بە تەواوی پاشەکەوت کرد. لە 2017دا موچەی مانگی 12 بە تەواوی نەداوە. هەروەها کابینەی نوێمی حکومەتی هەرێم لەم ساڵدا بڕیاریدا 5 موچەی تەواوی موچەخۆران نەدات. بە پێی بڕیاری حکوومەت لەم ساڵدا موچە تەواوی مانگەکانی 4، 5، 6، 7 و 8 بە موچەخۆران نادرێ کە دەکاتە 4 تریلیۆن و 475 ملیار دینار. لە ئێستاشدا موچەی مانگی 9 دابەش دەکرێت. هاوکات حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای داهێنانی سیستەمی پاشەکەوتەوە 34 موچەی بە پاشەکەوتکراوی دابەش کردووە. ڕۆژی 3 شوباتی 2016 حکومەتی هەرێم بڕیاری لەسەر پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەراندا کە پاشەکەوتکردنەکە لە 115 دەستی پێدەکرد تا لە 175 موچەی موچەخۆران. لە 2016دا حکومەت 12 موچە و ساڵی 2017 11 موچەی بە پاشەکەوتێکی زۆر دابەش کرد. لە مانگی 3 ساڵی 2018 لەژێر فشاری خۆپشاندانی مامۆستایان لە هەولێری پایتەخت حکومەتی هەرێم بڕیاریدا ڕێژەی پاشەکەوتکردن لە 130 کەم بکاتەوە. هەر لەو ساڵەدا 11 موچەی بە پاشەکەوتکراوی دایە موچەخۆران. دوای پەسەندکردنی بودجەی عێراق بۆ ساڵی 2019 پشکی هەرێم لە 370 ملیار دینار بۆ 453 ملیار دینار زیادکرا. سەرنجام کابینەی هەشتەمی حکومەتی هەرێم لە کۆتایی تەمەنیدا و لە مانگی 3 2019 سیستەمی پاشەکەوتی موچەی لابرد. هەرچی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانیشە وێڕای ئەوەی بڕیاریدا موچەی 5 مانگی تەواوی موچەخۆران نەدا، بە پاساوی کەمبوونەوەی داهات لێبڕینی داهێنا. کابینەی نوێم هاوشێوەی کابینەی پێشوو با بڕیارێکی نایاسایی موچەی مانگەکانی 2/3 ئەمساڵی بە لێبڕینی لە 121 دابەش کرد، ناویشی نەناوە پاشەکەوت. هەروەها موچەی مانگی نوێی بە لێبڕینی لە 118 دابەش دەکات. حکومەتی هەرێم بۆ موچەی تەواوی موچەخۆران لە مانگێکدا پێویستی بە 895 ملیار دینارە. بە بۆچوونی شارەزایانی بواری ئابووری پەیڕەوکردنی پاشەکەوت و لێبڕینی موچە لەلایەن حکومەتی هەرێم پەیوەندی بە نەبوونی پارەوە نییە، بەڵکو پەیوەستە بە گەندەڵی و ڕۆیشتنی داهاتی هەرێم بۆ خەزێنەی حزب.